هەفتە تێپەڕ دەبێت بەسەر ئەو زنجیرە تەقینەوانەی کە کۆگاکانی هەڵگرتنی چەک و تەقەمەنی هێزەکانی پێشمەرگەی گرتەوە. تا ئێستاش وەزارەتی پێشمەرگە بە فەرمی هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر هۆکاری تەقینەوەی کۆگاکان و جۆر و بڕی ئەو چەک و تەقەمەنیانەی کە تەقینەوە نەخسوەتە ڕوو. لە پاش تەقینەوەکان ڕووماڵی میدیایی لەسەر شوێنی تەقینەوەکان قەدەغە کرا و وەزارەتی پێشمەرگە لیژنەیەکی تایبەتی بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری تەقینەوەی کۆگاکان پێگێنا. بە پێی زانیاریەکانیش کاری ئەو لیژنەیە لە پاش 2 هەفتە سست و لاوازە. هاوکات وتەبێژی هێزەکانی هەفتای سەر بە وەزارەتی پێشمەرگە بە پەیامی ڕاگەیاند ئەو لیژنەی کە پێگەێنراوە هیچ زانیاریەکی پێنەداون و چاوەڕێی ئەنجامی کۆتایی لێکۆڵینەوەکان دەکەن. لەبارەی هۆکاری تەقینەوەکان و بەدواداچوونەکانی پەرلەمانی کوردستان بۆ ساختکردنەوەی دۆسیەکە و دیاریکردنی کەسانی پشت ئەنجامدانی تەقینەوەکان شیلان جەعفەر سەرۆکی لیژنەی کاروباری پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند بەهۆی کۆبوونەوەکانی پەرلەمانەوە نەیانتوانیوە سەردانی مەیدانی کۆگاکان بکەن و لە لیژنەی لێکۆڵینەوەکەشدا ئەندام نین. هەروەها وتیشی تا ئێستا لیژنەکە هیچ زانیاریەکی لەسەر هۆکاری تەقینەوەکان بە لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان ڕانەگەیاندووە. تەقینەوەی کۆگاکانی پێشمەرگە هاوکات بوو لەگەڵ بڕیاری داماڵینی چەک لەلایەن حکوومەتی عێراقیەوە و تەواوبوونی شەڕی داعش. دوای 2 هەفتە لە تەقینەوەکان و بەهۆی سستی کاری لیژنەی لێکۆڵینەوەکەوە گومان لای بەشێک لە چاودێران دروست بووە. چی دیکە بڕوایان بەوە نییە کە هۆکاری تەقینەوەکان بەرزبوونەوەی پلەی گەرما و کۆنی کۆگاکان بێت، بەڵکو پێیان وایە ئەو تەقینەوانە ڕێکخراو بوون و بۆ پەردەپۆشکردنی کەیسی بازرگانی و ونکردنی چەک و تەقەمەنیەکانی هاوپەیمانان بووە. بەو پێی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ئاماژەی بۆ کردکە ئەو کۆگایانەی تەقیونەتەوە سەر بە هێزەکانی یەکێتی و پارتین و سەر بە وەزارەتی پێشمەرگە نین. لەم ساڵدا 6 کۆگای گەورەی چەک و تەقەمەنی هێزەکانی پێشمەرگە بە شێوەیەکی گوماناوی تەقینەوە. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش ئامادە نین شەفافانە هۆکاری تەقینەوەکان و زیانەکان بخەنە ڕوو بۆ ڕای گشتی. هۆکاری ئەوەش بۆ بە حیزبیکردنی هێزەکانی پێشمەرگە لێک دەدرێتەوە. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.